ئێمە لە کۆمەڵی کارژێڕانی تەندروستی وەک یەکێک لە ڕێکخراوەکانی ناو سێکتەری تەندروستی و داکۆشیکاری مافەکانی فەرمانبەرانی کارژێڕی پێتان ڕاگەێنین کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەو پەڕی هەزکردن بە لە بسراوێتیەوە بەرامبەر ئەو قەیرانانەی ڕوبەڕووی گەلەکەمان و فەرمانبەرانی کارژێڕی تەندروستی بوونەتەوە دارمان بە خۆدا گرتووە بە هیچ جۆرێک ئامادە نەبووین ناوەندەکانی تەندروستی چۆڵ بکەین لە کاتێکدا هاوڵاتیان بەو پەڕی پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی هەبووە و بەو پەڕی هەستکردن بە ئەرکی نیشیمانی و قەیرانەکانی دارایی و شەڕی داعش و ڕوبەڕوونەوەی پەتەوەی کۆرۆنامان تێپەڕاندووە هەرچەندە ئەم هەڵوێستەمان وەک پێویست تەقدیر نەکراوە و ئێستا پاش کۆتایی هاتن بەو قەیرانانە و ئاسایی بوونەوەی بارودۆخی دارایی و ڕێکەوتنی هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم ئەم داواکاریانەی دەخێنە بەردەم لێپرسراوانی هەرێمی کوردستان و ڕایگشتی یەکەم کۆتایی هێنان بە لێبڕینی موچە و دابینکردنی موچە لە کاتی خۆیدا دوو خەرجکردنی پارەی موچە نەدراوەکان و گەڕانەوەی موچە پاشەکەوتراوەکان و دیاریکردنی کاتی خەرجکردنیان سێ گەڕانەوەی مافی فەرمانی پلەبەرزکردنەوە بۆ سەرجەم فەرمانبەران کە لە هەر سەرەتای شەڕی داعش و وەستاوە تا ئێستا هیچ پلەبەرزکردنەوەیەک بۆ فەرمانبەران نەکراوە چوار دامەزراندنی فەرمانبەرانی کارژێڕی گرێبەست و خۆبەخش کە لە سێکتەری تەندروستی بەبێ دابران کاریان کردووە کۆمەڵی کارژێڕانی تەندروستی 6 چواری 2021 سلێمانی